سلێمانی سلێمانی لەو ڕۆژاوە جاردراوە کە تۆ شاری ئێشەگری ئازادیت و بۆ هەمیشە هەر بێداری لەگەڵ دیلێتی هەڵناکەی ئازادی وەک هەناسەتە لە مێژوودا ڕاپەڕین و ڕەشەباکەت پێناسەتە ڕۆم و عەجەم عالی عوسمان هاتن تا خاکت بەبا بدەن سەریان دای لە بەردی ورەت فێربوون چۆن خۆت لێلا بدەن لە شەوەزەنگی دیلیدا مانگەشەوی ناوچەکە بووی دڵی زیندوی کوردایەتی و دایکی هەر چوار پارچەکە بووی پرسەداری مەهاباتی لە تەگوانیش دامان دەگری کە قامیشلۆ زامدار دەبێت تۆ بە ئازارەوە دەبری ئەی ئەو شاری هێشتا لاوی عشق لە خوێن تا دەگەڕێ کەچی مێژوو بەناو کوچە و ماڵ بە ماڵتا تێدەپەڕێ سلێمانی جوانترین و نازدارترین شارە بەڕاستی لەوانەیە زۆر کات بە بۆنەی مەرامە سیاسەکانە و پشتگوێ خراپێ یاخود چۆن بڵین بەپێی پێویست نەبوو بێ بە مەنزڵگەیەک بۆ گەنجەکانمان کە ئۆقرێتیا بگرن ژیانێکی باشیان بۆ دابین بکە بەڵام جوانی سلێمانی و نازداری سلێمانی بێکۆتایە ڕاستە لەوانەیە سیاسەتمەدارەکانمان ڕادەیە گویان کردی بێ کە گەنجەکانمان ئەم شارە بەجێ بێڵن بەڵام من داوا ئەەکەم کە ئەم شارە بەجێ مێڵن ئەم شارە بە گەنجەکانیەوە جوانە بە ڕۆڵەکانی خۆیەوە جوانە بە هەمومان بێکەوە هەوڵ بین شتێ بکەین کە ئەم شارە بخەینەوە سەر پێی خۆی